سلااوان لەبێ لە تاکەشۆی کوردیدا لەسەر هەڵبژارنەکانی ئەمریکا ئەو هەڵبژارنانەی کە ڕۆژێک لە ڕۆژان نووسەرێکی بەناوبانگی ئەمریکی گوتی گەورەترین شۆی جیهانیە. بەڕاستی شوایە هەموو دنیا کاتێک کە گەنگەشەکانیە بانگەشەکانی هەڵبژاردن هەن لە ئەمریکا، کاتێک دیبیتەکانی بەربژێرانی سەرۆکایەتی هەن لە ئەمریکا لە هەموو دنیاوە خەڵک چاوی لەوێ چاویان لە شوێ گەورەکەیە. لەگەڵ هەردوو هاوکارانم نامۆ عەبدوڵڵا و ڕێباز عەلی لەگەڵتان دەبین. ئەو نامۆ عەبدوڵڵای کە زۆربەتان بەوە دەیناسنەوە کە یەکەمین ڕۆژنامەنووسی کورد، یەکەمین میدیاوانی کورد بوو کە چۆنێ و کۆشکی سپی وەزارەتی دەرەوە و پێنتاگۆن و کێشەکان و خەمەکان و پرسەکانی کوردستانی گەیاندە ئەوێ. هەرێویش بوو تاکە ڕۆژنامەنووسی کورد کە سەرۆک ئۆباما لەگەڵ میشێلی هاوژینی خەڵاتیاندای و سێلفیان لەگەڵ گرت. لە تەنیشتە و ڕێباز عەلی هەیە هاوکارم کە ساڵانی دوور درێژ لە دیسی کاری کردووە، ئەزمونێکی تایبەت یا ئەزمونێکی بڵین کەسیمان بەیەکەوە هەیە. جاری ڕابردوو کە ڕووماڵی هەڵبژارنەکانی ئەمریکامان کرد، تێدا بایدن سەرکەوت، ترەمپ دۆڕا، ئەو ترەمپەی کەم جارە هاتۆتەوە کە چوینە دیسی بۆ من ئەزمونێکی زۆر نوێ بوو. من ئەمریکام لە ڕێگای میدیای ئێرانیەوە دەناسی، میدیای فارسی کە هاوکات هەم ڕقیان لە ئەمریکا هەمیش زۆر پێی سەرسامن. لەسەرێکی دیکەوە لێرە لە ئەوروپا دیمەنێکی ئەمریکا دیمەنێکی زۆر ئایدیاڵیم دەزانی، بەڵام کاتێک چوینە دیسی بۆ ڕووماڵی هەڵبژارنەکان ڕێباز ئەمریکایەکی نوێی پێناساندم، مامۆستایەتی کرد، فێری کردم کە سیاسەتی ئەمریکی بە هەموو وردەکارەکانیەوە دموکراسی ئەمریکیش چۆن بەڕێوە دەچێت. بۆ ئەم جارە هەرسێکمان لەم شوێدا لە دموکراسی ئەمریکی ئەمریکراسیدا دەمانەوێت باسیەوەتان بۆ بکەین کە لە پشت پەردەی ئەو شۆی کە باسم کرد گەورەترین شۆی جیهانی چی ڕوودەدا. کاتێک کەمپینەکان بەڕێوە دەچن، کێ لە پشت کەمپینەکانن، کێن ئەوانەی کە بڕیار دەدەن هەر بەربژێرێک چی بڵێ و بەڕاستی ژایە عیب نییە بەربژێرێک کۆمەڵێک خەڵک لە پشتەوە نەسیحەتی بکەن بێ قسە بۆ خەڵک بکات و فێری بکەن کە چی بە خەڵک بڵێ. ئەمە نیشانەی ناڕازگۆیی لە هەڵبژاردنەکاندا. دەمێ بە هاوکارم نامۆ عەبدوڵڵا دەست پێ بکەم. نامۆ وەکو باسیشم کرد ساڵانی دوور درێژ لە ئەمریکا بووە، خەڵاتی لە سەرۆکی ئەمریکا وەرگرتووە، لە نێو کۆشکی سپی وەزارەتی دەرەوە پێنتاگۆن بووە و لە تەنیشت ئەو لە زۆر لە هەڵبژارنەکانیشدا لە نێو کەمپینەکاندا بووە. نامۆ ئەگەر پێمان بڵێ لە پشت پەردە چی ڕوودەدات کاتێک کە کەمپین هەیە، بۆ نمونە کەمپینی بەربژێرە کێ تێدایە، ئەوەی کە تۆ بینیوتە لەوێ ئەزمموی کەسی خۆت چییە و ئەو کەمپینی کە ئێستا ترەمپ دەیکە ئەمەیان کێ تێدایە چۆنە؟ زۆر سوپاس کاکێ من. لە پشت کەمپینی دۆناڵد ترەمپەوە ئەتوانین بڵێن 6 کەس هەن کاکێ من. یەکێک لەوانە سوسی وایلز کە بەهر ناویە 6 کەسەکە بڵێم سەرەتا: سوسی وایلز، کریس لاسفیتا، کۆری لێڤەندۆفسکی، لارا ترەمپ، بیڵشاین و تیم مورتا. ئەمانە کێن؟ دوو کەسی سەرەتا کە ناوم هێنان سوسی وایلز لەگەڵ کریس لاسفیدا، ئەم دوانە هاو بەڕێوەبەری کەمپینی ترەمپن. ئەم دوانە ئەزمونێکی زۆریانەیە لە بەڕێوەبردننی کەمپین نەک تەنیا بۆ پارتی کۆماریەکان. کریس لاسفیتا بەڕێوەبەری کەمپین بووە، کەمپینی بەڕێوە بردووە بۆ کاندیدی پارتی دیموکراتەکانیش، بۆ نمونە لەگەڵ سێناتۆری پێشوو میچ مەکانەڵ بۆ ئەو کاری کردو، ئەو هەروە لەگەڵ خانەوادی بوشیش کاری کردو. ئەمانە ئەزمونێکی زۆریانە لە بەڕێوەبردننی کەمپینە. بەڵام ئەم دوو کەسایەتێک ڕاستە کەمپینەکە بەڕێوە بن، لەمانە کاریگەرتر کەسایەتەکانی دیکەن. با لە کۆری لێڤەندۆفسکیەوە دەست پێ بکەین. کۆری لێڤەندۆفسکی لە 2016 هێمن کەمپینی ترەمپی بەڕێوە برد، کەسێکە بەوە ناسراوە کە هانی ترەمپەدا بەردەوام بێت لەو ستایڵە شەڕانگێزیانەی کە بەردەوام هێرش بکاتە سەر کەسایەتی کاندیدەکان نەک تەنیا سیاسەتەکانیان. کۆری لێڤەندۆفسکی ئەلم ڤیددیوەیەدا کە دەیبینن دەرەکەوێت باڵی ڕۆژنامەنووسێک ڕاکێشێت. ئەمە ساڵی 2016ەیە، دوایەوە درایە دادگا بەم کارە، دواتر ڕۆژنامەنووسەکە دواتر کەیسەکەی لە دادگا لابرا ڕێک گەشت بوو بە ڕێکەوتنێک لەگەڵ ڕۆژنامەنووسەکە. ینی کەسێکە زۆر بەتوند خۆی کەساتێکی تون ناسراوە و ئێستا هێنراوەتەوە بۆ کەمپینی ترەمپ بەوەی هانی ترەمپدات کە بەردەوام بێت لەو ستایلی 2016 کە بۆ خۆی ئەوەی بچێتە کۆشکی سپی. بەڵام چەند کەسایەتێکی دیکە وەکو باسم کرد، سیا کەسایەتەکەی دیکەش بە هەمان شێوە گرنگن. لارا ترەمپ بۆ نمونە خۆتان نەزانن ئەمە کچی ژنی کوڕەکەی ترەمپە، ئەمەش یەکێک لەوانەیە کە دەڵێن ڕاوێژ بە ترەمپ دەداوە کەسایەتێکی میدیاییە. دوو کەسی دیکە کە زۆر کاریگەری زیاتریان لە میدیادا هەیە، بیڵشاین لەگەڵ تیم مورتا. بیڵشاین یەکێک بوو لە بەڕێوەبەرانی کەناڵی فۆکس نیوز و تیم مورتاژ یەکێک بوو لەوانەی کە ڕۆژنامەنووس بوو. ئەم دوو کەسایەتی هێنانی دوو کەسایەتی لەگەڵ لارا ترەمپ
ئەمانە کە باگراوندێکی زۆریان لە میدیادا هەیە هێمن دەریەخات کە ترامپ چەندە بەلایەوە گرنگە کە کۆنتترۆڵی گوتارەکە بکات کە ئەم میدیا بۆچووی ئەم کەسانە بە ئەزمونانەوە بێت لە میدیادا کە چ کارێ بکات بۆ ئەوەی چۆن بڵی بەنگلیزی شتێکیڵن کۆنتترۆلی نارەتیڤەکە بکات کۆنتترۆلی گوتار بکە ئەو شتێک کە خەڵکی بیسێ لە سەردەمێکا کە بەڕاستی زۆر گرنگە کە خەڵک بۆم بارانەکرێ بە زانیاری بەهۆی ژیری دەستکردەوە زانیاری هەڵە زۆر بڵاو بێتەوە ئەم سێ کەسایەتی هێناوە کە باگراوندێکی زۆر چڕۆپڕیان لە میدیادا هەیە. باش نامۆ باسی لارە ترامپت کرد بەڕاستی زۆر چاو لەسەر لارە ترامپن لەوەی کە دەزانین لە کۆنگرێ کۆمارەکانیشدا ئەو هەستا زۆر پسنی خەزوریدا جاری ڕابردوو وەکو دەڵێ مەجلیسی ترامپ زۆر گەرم و گورتر و خۆشتر بوو ئیڤانکای تێدا بوو خانمێکی جوان مەسەلەن هاوژینەکەی خۆی ناشرن نییە ماشەڵای لێوە پیرۆزی ساحەبی بێ بەڵام ئەم جارە لارە هاتوتە پێشەوە هاوژینی ئێریک و لە دیبیتەکە ئەم هەفتەیەشدا لە ژووری پشتەوە کە دیبیت دەکرا لارە لەوێ بوو یەکەمین کاردانەوەشەوە بوو بۆ پیشاندانی سەرکەوتنی خەزوری گوتی پێویستە دیبیتی دیکەش بکرێنەوە ینی ئەوەی کە بینیمان خۆش بوو ئەمەی کە ژن ئەم جارە لەگەڵ ترامپ کەمتر دەردەکەون ئەمە بیری لێکراوەتەوە ئەوەیە کە هێشتا ئیڤانکا و ئەوانە نەهاتوون بۆی مەجلیسەکە خۆش بکەن یا چییە نامەوە پرسیارێکی زۆر جوانە هەیە من هێشتا ئیڤانکا زۆر نابێندێ لە کەمپینەکەی بەڵام گومانم لەوە نییە کە دێن وە ڕۆڵی خۆیان نەبینن وەکو بینید لە کۆنگری پارتی کۆماریەکاندا کچەزایەکی ترامپ چوو یەکێک لە ڕاستیا یەکێک لە کاریگەرترین گوتارەکانیدا. My name is Kai Mazen Trump. I am the granddaughter of Donald Trump. I'm speaking today to share the side of my grandpa that people don't often see. ترامپ لە کاتێکا لای هەمومان وا دەرەکەوێت کەسێکی لای زۆر خەڵک بڵێم نەک لای هەمووان لای زۆر خەڵک وا دەرەکەوێت کەسێکی توندە و یاخود کەسێک نییە کە هەست و سۆزی هەبێ بۆ شێوەیە ئەو دەری خست کە ئەم باپیرەیەکی ئاساییە دەری خست کە هەنەجار کە دایک و باوکم ناڵن هین بخۆمەوە بۆ منە بیپسی و کۆکاکۆلا و شتانە بخۆمەوە باپیرە مەمداتێ ڕستی ترامپ بوو ینی ترامپ هێشتا پەیوەندێکی زۆر بەهێزی لەگەڵ خانەوادەکەی خۆیان هەیە و چاوەڕێەکەم لە ماوەی داهاتووە بەشداری کەمپینەکە بکەن. باشە ڕێباسەمە دیوی ترامپ بوو وەکو نامۆش باسی کرد ینی فرەچەشنە دەبینین کەسی دموکراتەکانیشان هێناوە بە خوێنەوەی عقلی دموکراتەکان و سوودوەرگتن لە تەجربەی پێشتری ئەو بەڵام لە تەرەفی هاریسیش بێگومان هەمان شت هەیە بۆ نمونە یەکێک لە سپیچ رایتەرە بەنێوبانگەکانی ئۆباما لە ناو تیمەکەیدا خەڵکی دیکەشی زۆر تێدا دەمەوێت تۆزێک ورتر باسی ئەوم بۆ بکەیت بۆ نمونە استراتژیست ئیشی چیە لەناو ئەو کەمپینانەدا ئەوانەی کە ڕاوێژکارن چ دەکەن بەرپرسی بۆ نمونە کۆمیونیکیشن استراتێژی هەیە وەدیان لە نێویاندا و هاریس چۆن خۆی ئامادە کردووە کەمپینەکەی ئەو کێ تێدا چکە ماوەی زۆر کەمتر هەبوو بۆی باش بیر بکاتەوە لەسەر دانانی تیمی کەمپینەکەی زۆر ڕاستە هەیە من هەر لەو خاڵی کۆتایی تۆ دەست پێ بکەم کە هاریس کاتێکی زۆر کەمی هەبوو بۆی کە کامپین تیمی کامپینی خۆی ئامادە بکە لە ڕاستی تیمەکەی درێژکراوەی تیمی بایدنە تەنانەت فترەیەکیان دانا کاتێککە بایدن دەستی لە خۆبەربژێرکردن هەڵگرت و بە هاریسی دەستنیشان کرد لە دوای خۆی بەردەوام بێ فترەیەکیان دەستنیشان کرد وەکو ترانزیشن پیریە دواتە فترەی ئینتیقالی لە کامپینی بایدنەوە بگوازرێتەوە بۆ کامپینی هاریس بێگومان ئەوش چۆنەڵێ کەمێک کاری دەوێ بەوەی کە ئەم کامپینە چۆن بتوانن خۆیان بگونجێنن لەگەڵ هاریس کە ئێستا بربژێرێکی نوێ هەر بربژێرە و استراتیژ و بیرکردنەوە و ڕوئیا و ڤژنی تایبەت بە خۆی هەیە هەرچەندە هاریس لەگەڵ بایدنا بوو بەڵام ئێستا کە دەبێتە کەسی یەکەم لە کامپینەکەیە دەبێت ئەو کامپینەش خۆی بگونجێنێ لەگەڵ بیرکردنەوە و تێڕوانینی ئەو بربژێرە لەم حاڵەتەدا هاریس بێگومان هاریس کۆمەڵێک گۆڕانکاری ئەنجامداوە لە کامپینەکەیە هەندێک کەسی نوێی هێناوەتە تیمەکەیەوە دەگوترێت زۆرێک لەوانەی کە ئێستا کار دەکەن لە کامپینی هاریسدا ئەوانن کە لە سەردەمی باراک ئۆباما کاریان کردووە بۆ نمونە کەسێکی هێناوە وەکو ڕاوێژکاری خۆی ڕاوێژکاری استراتیژی خۆی کە پێشتر لە ساڵی 2010 بەڕێوەبەری کامپینی باراک ئۆباما بووە و باسی وتارنووز یاخود سپیچ ڕایتەرەکەی ئۆبامات کرد بێگومان
ئەو یەکێک لەو کەسانی یەکێک بوو لەو کەسانی کە لە سەردەمی ئۆبامادا کاریگەریەکی زۆری هەبوو. ئۆباما دەزانین بەوە ناسرا بوو بە وتارە جوانەکانی ناسرا بوو بۆ خەڵکی ئەمریکا و جیهان. ئەم سپیچڕایتەرە ئێستا لەگەڵ کامپینی هاریسدا کار دەکات. کامپین وەکو کۆمپانیایەک وایە نزیکەی 600 کەس تاوەکو 800 کەس لە حاڵەتی ئۆبامایە لە 2012 800 کەس لە کامپینەکەی کاریان کردو جگەل لەو خۆبەخشانەی کە لە سەرانسەری وڵاتە کاری بۆ دەکەن، بەڵام 800 کەس ستافی سەرەکی کامپینەکە بووە. ئەم کۆمپانیە ئەم کامپینە مانەجەرێکی هەیە لە سەری سەرەوە دانیشتووە سەرپەرشتی هەمووی دەکە هەروەکو CEO یاخود بەڕێوەبەری جێبەجەکاری هەر کۆمپانیایەکی دیکە مامەڵە دەکات و سەرپەرشتی کارەکانی ڕۆژانەی کامپینەکە و هەروەها ڤژنی کۆمپانیاکە و ڤژنی کامپینەکە دەکات. لەوە گرنگتر بەڕێوەبەری دارایی کامپینەکەیە کە ئەمەش خاڵێکی زۆر گرنگە یاخود پۆستێکی گرنگە و ڕۆڵێکی گەورەی هەیە لە هەر کامپینێکدا، چونکە بەشێکی گەورە یاخود کاری گەورەی هەر کامپینێک بریتە لە کۆکردنەوەی پارە، کۆکردنەوەی پارە و فەند و ئەو هاوکاریە دارایانەی کە لە خەڵکی ئەمریکا و گروپە جیاوازەکان و بزنسمانە ئەمریکیەکانەوە دێت بۆ ئەو کامپینە دێت بۆ ئەو بربژێرە. ئەمە ڕۆڵێکی گەورەی هەیە لە هەر کامپینێکدا. جا ڕێباز نامۆ ئەوە ئێستا ڕێباز باسی کرد مەسەلەیەکی زۆر گرنگە، ئەوەی کە لە ئەمریکا هەیە بۆش پێی دەڵێن گەورەترین شۆی جیهانی، ئەوەی کە دەیبینین ئەوەی هەر دەرکەوتنی بڵین بربژێرەکان هیچ شتێک هەڕەمەکی نییە، هیچ شتێک لە خۆوە نییە، وەکو شوێنی دیکەی دنیا نیە، تەنانەت کوردستانیش کە دەبێتە بانگەشە سەرکردەکان بۆ چنە ناو بازار دەچنە نێو خەڵک لە پڕ قسەیەک فڕێ دەدەن و پێیان وا قسێکی زۆر باشیان کردووە کە زۆر زەربەی زۆر گەورەیان لێدات. لە ئەمریکا هەموو شتێک بیری لێ دەکرێتەوە. ئەگەر باسی نمونەی ئەو مەسەلەی پارەکە بکەینەوەی ڕێباز دەیڵێ ئەم هەفتەیە کە دیبەیتی بڵین ترامپ و هاریس تەواو بوو، دەزانین تەیلەر سویفت گۆرانی بێژێکی زۆر بەناوبانگی ئەمریکی و جیهانیە ڕاگەیاند کە پشتیوانی لە هاریس دەکا و دەنگی دەداتێ. دەنگ بە کەمالە هاریس دەدەم چونکە شەڕ بۆ ئەو مافودۆزانە دەکات کە پێم وایە پێویستیان بە خەباتگێڕێکە بەرگریان لێ بکات. واڵز کە بڕیار وایە ببێتە جێگری هاریسەکە دەرچوو، یەکسەر ناوی ماڵپەڕەکەی هاریسی گوت و بە ئەوانەی کە بە سویفتیست ناسراون پێی گوتن جابڕۆن لەوێ پشتیوانی مان بکەن، کەواتە وەرن لەگەڵمان بەشدار بن. مەسەلەکە چیە؟ مەسەلەوەیە کەمپینێکی یەکجار زۆر گەورەیە، پارەی یەکجار زۆری تێدەچێت، پلانی زۆر دادەندرێت، ئەگەر پارە نەیەت هیچ بەشبژێرێک ناتوانێت بۆ خۆی هیچ بکات. بەڵام لە سایه سیستەمی ئەمریکیدا کە خەڵک دەتوانێت پارە بدا بۆ کەمپینی ئەو بربژێرێکە دڵخوازی خۆیەتی دەتوانێت بڵین کەمپینی زۆر گەورەتر و فراوانتر بکە. ڕێباز هاریس لەو مەسەلەی دەوا بزانام زۆر سەرکەوتەوانیە لە مەسەلەی پارە کۆکردنەوە بۆ کەمپینەکەی. کاتی دیبەیتەکەیدا گوتیان 70 لە سەتیوانەی کە پارەیان داوە فەندیان کردووە ژنان بوون، پشتیوانیان کردووە بۆی کەمپینەکەی بەردەوام بێ. زۆر ڕاستە هێ من گومانیتیان نییە دەستنیشانکردنی کامەلا هاریس لەو کاتە ناوەختەی چەند هەفتەیە یاخود چەند مانگێکی کەم پێش بەڕێوەچوونی هەڵبژارنەکان دوای بایدنێکی لاواز و پیر و نەخۆش و دەرکەوتنی خراپی بەردەم کامێرەکان، کامەلا هاریس گوڕوتینێکی یەکجار زۆری هێنە ناو دەنگدەری ئەمریکیەوە دەنگدەری دیموکراتەکانەوە. جۆش و خڕۆشێکی زۆر بوو لە 24 کاتژێریەکەمی کامپینەکەیە ڕاگەیاندنیا وەکو بربژێری دیموکراتەکان ژمارەیەکی زۆری ئەمریکیەکان پاریان بەخشی بە کامپینەکەی تاوەکو ئێستا چەندین ملیۆن دۆلار هەفتانە بۆ کامپینەکەی زیاد دەبێ. لە لای کەشەوە توانای هاریس بۆ کۆکردنەوەی پارەیەکی زۆر بۆ کامپینەکەی خۆی لە لایشکەوە زەرێکی زۆری لە دۆناڵد ترامپ و لە کامپینەکەیدا، چونکە دۆناڵد ترامپ و کامپینی ترامپ ماوەی 2 ساڵی ڕابردوو ئامادەکاریەکی زۆریان کرده بوو بۆ بایدن، هەرچی ئەو پارەیە کە سەرفیان کرده بوو بۆ دژایەتیکردنی بایدن بوو. ئەو ڕێکلامە تەلەڤیزیۆنانەی کە دروستیان کرده بوو پارێکی یەکجار زۆری تێچوو بوو بۆ بایدن بوو، پارێکی زۆریاندا بوو بە تەلەڤیزیۆنەکان بۆی کە
ئەوە نیە کۆمەرشەڵ و ڕێکلام و پرۆمۆی جیاوازیان بۆ بکەن بۆ ڕوبەڕووبوونەوەی بایدن بەڵام لە ناکا و لە شەو ڕۆژێکە ئەوە هەمووی ئەو پارەیان هەموو لە دەست چوو ئەمە دیسان زیانێکی دیکەی گەورە بوو بۆ کامپینی دۆناڵد ترامپ. چاوەڕێکرێ لە دوای دیبیتی ئەخیری ترامپ و کامەلا هاریس چونکە هاریس بینیمان زۆر بەباشی توانی لە دیبیتەکە بێتە دەرەوە و توانی ترامپ وا لێ بکە بە لاوازی دەربکەوێت و هەندێک قسەی بێسەروبەر و بێبنەما بکات بێگومان ئەمەش خاڵێکی دیکەی بەهێزەوێ بۆەوەی کە هاریس بتوانێت کۆمەڵێکی دیکە ژمارەیەکی دیکەی گەورە لەوانەیە دیار نیە تاوەکو ئێستا چەند کە پارە لە ئەمریکیەکانەوە بۆ کامپینەکەی بڕوات. زۆر باشە نامۆ باسی دیبیتەکەش بکەین خراپ نییەوەی کەم هەفتەیە بوو ینی ئەنجامەکەوەی کە باز دەکرێت دەڵێن هاریس تێدا وەکو ئێستا ڕێبازیش گوتی بەهێزەوە دەرکەوتۆ ترەمپێکی گوێم لێ بوو یەکێک لە کۆمنتەیتەرەکان دەیگوت ترەمپێکی پیرمان بینی ترەمپێک کە جاران قیت و قەنج بوو ترەمپێک کە جاران خۆی دنیاکە هێرشی دەکرد لەسەر بەربژێرەکەی هەندێک استراتیژی بەکاردێنا کە ڕێک کە هاریس کۆپی کردبوو بەرامبەر خۆی بەکاری هێناوە. تۆ هەمیشە لەو شتانەدا کۆمنتی زۆر وردتێ کۆمنتی زۆر ورد و جوانتێ پێم خۆشە گوێم لێ بزانم دیبیتەکەت پێچۆن بوو. دیبیتێکی زۆر سەرنجڕاکێش بوو هێمن ینی زۆر تەنانەت هەنێک کەس لە بەرنامەی ڕابردووە گەربیرت بێ بەراوردێکی سادەم کرد لە نێوانەوەی کە گوتم ترامپ کە ئەڵێ بڕوام بەخوا ئامادەکردن بە دیبیت بۆ دیبیت نییە و کۆکو کەسێکی سروشتی کە خۆی توانای دیبیتکردنی هەیە بەراوردم کرد بە مێسی چۆن یاریچێکە بە سروشتی و باسەکرێک یاریچێکی زۆر باشە کە تەنانەت ئەگەر مەشقیش نەکا بچێتە ناو یاریە توانێت یاری جوانی خۆی بکات. لە هەمان کادا تیمەکانی تۆپی بێەوە ئاماژەم بەوەدا کە هەموو هەوڵی خۆیان دەدەن بۆ ئەوەی بتوان مێسی کۆنتترۆل بکەن هەنەجار سەرکەوتۆ بن هەنەجار شکستیانن بەڵام ئەگەر خۆیان ئامادە نەکەن ئەوە دەکرێت وەزیان زۆر خراپتر بێ. کامەڵا هەرزدەری خست کە بەڕاستی ئەو خۆئامادەکاریە زۆرە زانستی کە کردبووی لە هۆتێلی پنسیلڤانیایەک هەفتە لەوێ بوو کە بە جوانی ئامادەیان کردووە زەری خست بەڕاستی ئەمە ئامانجی ئەمە بەرهەمی هەیە دەری خست کە تۆ بە شێوەیەکی زانستی بە جوانی خۆت ئامادە بکەیت بۆ هەم وەڵام دانەوەی پرسیارەکان یعنی کامەڵا هەرز بەڕاستی ئەدای زۆر جوان بووە مەتەنیا قسەی من نییە قسەی ئەوانەیە کە دۆستی دۆناڵد ترامپن بۆ نمونە ئیلان ماسک چیزێکی کردووە هێن دەڵێت چی ئەڵێ کامەڵا هێرس پێشبینیەکانی زۆربەی خەڵکی تێپەڕان لە دیبیتەکە بەڵام هێشتا پێی وایە ئیلان ماسک کە دۆناڵد ترامپ سەرکردەیەکی باشترە بێ. ڕێباز ئەوانەی کە بڵێن لە نێو کۆماریەکاندا قسەیان دەڕوا وەکو دەڵ استراتیژیستن ڕاوێژکارن بە ئەوەی ناویان بگوترێ قسەیان لەگەڵ کراوە لە میدیا ئەمریکیدا بڵاو بۆتەوە من لە پۆلیتیکۆ بینیم بەڕاستی دەڵێن ترامپ ئەو قسانی دەکرد قسەی زۆر باش بوون پەیامەکانی زۆر گرنگ بوون زۆر ینی دەبواە کاریگەر بن بەڵام ترامپێکی نوێمان بینی کە شێوا بوو نێدەتوانی جوان قسەکانی خۆی بگەێنێ. Kamala Harris. Let's have a good debate. Have fun. Thank you. تۆشەوە هەستت هەبوو بۆ نمونە دوای دیبیتەکەش قەت ترامپت نەبینیەوە بڕوا بۆ ژوورەکەی تەنیشتا ئەوەی پێدەڵێن سپین ڕوم هەموو میدیاکاران لەوێن چێ قسەیان لەگەڵ کە بڵە جەماعەت لەودی و بە سێ کەس بۆ من هاتبوون بە هەتەنایە کەس نەبوو وەک بڵێ خۆی قەت ناڵە دۆڕاوم بەڵام بە ناڕاستە خۆدانی پێدا ناکە وەزای زۆر خراپ بووە. تۆ شاوە دەیبینی؟ وەڵا ڕێک وایە هێمن منیش وام بینی بەڕاستی شەوێکی خراپ بوو بۆ دۆناڵد ترامپ. بەرنامی جاری پێشوو تۆ قسەیەکی جوانت کردوتت ئەم دیبیتە دیبیتێکی چارەنووسازەوێ بۆ کامەلا هاریس بەڵام ڕێک وا بوو ئەم دیبیتە پێچێ ئاخر دیبیتیش بێت تا ئێستا بڕیار نەدراوە کە دیبیتی تر بکەن پێ ناچێ بیکەن چونکە هەمووی هەشت هەفتەیە کەمتر لە هەشت هەفتە ماوە بۆ کاتی هەڵبژاردن زەحمەتە ڕێ بکەون لەسەرەوەی کە دیبیتێکیکە ئەنجامدەن هەرچەنە زۆر دیار نییە هێشتا بەڵام ئەم دیبیتە چۆنەڵێ فرسەتێکی زۆر گەورە بوو بۆ کامەلا هاریس کە خۆی پیشان بدات و خۆی بە بەهێز پیشان بدات وەکو نامەش بە باسی کرد ئامادەکاریەکانی زۆر تەواو بوون و زۆر بە جوانی سوودی لەو ئامادەکاریە بینی بوو و توانی لە چەند خاڵێکی زۆر هەستیارە بتوانێت دۆناڵد ترامپ ئیزعاج بکە وای لێ بکە کە هەندێک قسەی هەلق و بەلق و بێمنەما بکات. In Springfield,
They're eating the dogs, the people that came in. They're eating the cats. They're eating the pets of the people that live there. مەسەلەی ئەوەی کەوتی لە سپرینگفیلد کۆچبەرەکان هاتوون سەگ و پشیلەی خەڵکە خۆن یعنی ئەم قسانەی کرد هۆکارەکەی ئەوە بوو کە هاریس توانی وای لێ بکە هەموو چاودێرانی دۆخی ئەمریکا و چاودێری کامپێنەکان باس لەوەکەن کە هاریس تەمرینی پێکرا بوو ڕاهێنانی پێکرا بوو کە چۆن بە ترامپ ئیزعاج بکات چونکە یانزانی ئەگەر ئیزعاجی بکەن بە هەندێک شت ئیتر هەندێک قسەی بێمنەماکە و لە سکریپ دەرەچێ کە بە زەرەری خۆی کۆتایی دێت بینیمان ڕێک وا بوو ینی ترامپێکی خراپ لە ڕووی ئەدای دیبیتەکەەوە دەرکەوت هەرچەنەوەکو تۆ ژوتت لە دوایەوە لە سپین ڕوم هەر دان بەوە دانانێ دەڵێ هەر خۆم بە بردوومەتەوە بەڵام دەبێ بزانین چاوەڕێ بکەین بزانین لە چەند ڕۆژی داهاتووە کاتێک کە ڕاپرسی تازە دەرەچێ ئەنجامی ڕاپرسی نوێ بڵاوکرێتەوە بزانین کە کاریگەری ڕاستەقینەی ئەم دیبیتەی ڕۆژی سێشەمەی ڕابردوو لەسەر هەردوو بەربژێرەکە چی بووە. زۆر سپاسە دەکەم هاوکاران و هاوڕانی خۆشەویستم نامەوە عەبدوڵڵا و ڕێباز عەلی و منی شەمل عەبدوڵڵا لەگەڵتان بووین من بەڕاستی هەموو جارێک هەموو بەرنامێک زۆر لەتان فێر دەبم دڵنیام خەڵکی کوردستانیش لەو تەجروبەیە کە گویان لە دەبێت زۆشتی نوێیان گوێ لە دەبێت کە شانی فێربوونە بە تایبەتیشە مەشتێک دەزانین ئەمریکا لە نێو سیستەمە دموکراسیەکانی دنیا داوانەیە کە بەڕاستی دموکراسین نمونەیەکە سەیری دەکرێت نمونەی باڵایە لە نێو ئەو سیستەمانی کە لاسایی دموکراسی دەکەنەوە کە بۆ نمونە کوردستانی ژێکەکە لەوان سوود وەرگرتن و سیرکردنی سیستەمە دموکراسی ڕاستەقینەکان زۆر زۆر پێویستە بۆی ئەو دموکراسی کە خەریکە لەلای ئێمەش دروست دەبێت کە مکوڕی یەکجار زۆری هەیە زۆر باشتر بکرێ هەر بۆیەش ئەمریکراسی هەیە بۆی ئێوەش لەو ئەزبوونەی کە لەوێ هەیە ئاگدار بن و بەشدار بن سوپاسان دەکەم تا ئەمریکراسی داهاتوو بێبەڵا بن.